لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 شاری کەرکووک و خەزاکانی داقۆق، خورمات و دبس بە دۆخێکی خراپ و مەترسیدار و دژوار تێپەڕ دەبن و بە تایبەتی هەردوو قەزای دووز و خورمات و کە دەستدرێژی و تاوانەکان تێدا گەیشتۆتە ئاستێک هەموو بەهامرۆیەکانی تێپەڕاندووە و پێشێلکردنێکی زەقی دەستوری عێراق و مافی مرۆڤیشە و دەچێتە خانەی جینۆسایدی گەلی کوردەوە. سەرجەمیان دیکۆمنت کراون کە لەلایەن چەند گروپێکی چەکداری بەداخەوە ناو حەشدی شەعبی ئەنجام دراون و بۆیە لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار دەکەینەوە کە لەمە زیاتر ئەم دۆخە نالەبارە لە توانا و سەبری هیچ کەس و لایەنێک نەماوە وە قبوڵش ناکرێت. پێویستە پێش ئەوەی بتەقێتەوە و بە زووترین کات هێزێکی هاوبەشی متمانە پێکراوی و دۆسەی ئەمنی ئەم ناوچانە بگرێتە ئەستۆ دۆخەکە بەرەو ئاساییکردنەوە ببە کە ئەمە ئەرکی بەڕێز حەیدەر العەبادی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە. ئەو هێزەی کە لە ڕابردووە لە 28 مانگ لە 28 11 هێزێکی سوپای هاوپەیمانان هاتۆتە ئەمریکا هاتۆتە کەرکووک لە سەربازگەی کەیوان نیشتەجێ بووە تا ئێستا ئەو هێزە لەوەیە و ئەو هێزە چەند مەهامێکی هەیە یەکێک لەوانە کە پێکێنانی ژوورێکی ئۆپەراسیۆنە بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر داعشەکانی ئەم منطقەیە کە بەداخەوە تا ئێستا لێرە و لەوێ بوونیان هەیە و جگە لەوەی کۆمەڵی خەرقی قانونی ئەکرێ دیسان لێرە ئەمە دەبێ ئەوانە ڕابگیرێ و ئێمە خەڵکەیە لەم شارەیە بە ئارەزوی خۆی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە ئارەزوی خۆی بەڕێوەبەرە کوردەکان لا ئەدا بە ئارەزوی خۆی ئەوەی کە دەیەوێ ئەوێ بیکە ئەیکا تەنانەت هاتۆتە سەر ئەوەی کە کۆمەڵێک بوختان و درۆ دەلەسەر بۆ هێزە کوردەکان دروست بکەن تەنانەت بڵێن ئەوە گۆڕی بە کۆمەڵی هێزە کوردیەکان لەم شارە بوونیانێک کە لە کاتێکە ئەمە هەموو داعشەکان کە لێرە کوژران و حکوومەتی کەرکووک محافظ بەلەدێ توبعەدلی ئەمانە ناشتویانە وەجگە لەوە ئاگادارین کە لێرە و لەوێ کۆمەڵێک گرێبەستی کشت و کاڵی و هەوڵەدەن عەرەبی ئەوەی کە پاریان وەگرتووە بە پێی مادەی 140 ڕۆیشتەوە هەوڵەدەن جارێکە بیان هێننەوە بۆ یەکە ئەمە قابلی قبوڵ نییە و دەستوری عێراقی ڕێ بەمە نادا و هەر کەسی ئەم خەرقانە بکە ئەوە محکەمەی ئیتحادی محکەمەی ئیداری محکەمەی دەستوری مەوجودە ئەوانە بە هیچ شێوە قابلی قبوڵ نییە.